کۆلێژی زانست لە زانکۆی ڕاپەڕین یەکێکە لە 6 کۆلێجە بنەڕەتیەکانی زانکۆ کە لە بوارەکانی زانستی و تەکنۆلۆژی خزمەتێکی بەرچاو و گرنگی دەڤەرەکە دەکات لە ڕاهێنان و ئامادەپێکردنی کادیر و دەرچووی شیا و بەتوانە لە سێکتەرەکانی پیشەسازی تەندروستی و کۆمپانیەکانی دروستکردن و هەروەها لە سێکتەرە تەکنۆلۆژیەکانی تر. کۆلێژی زانست لە ساڵی 2014 دروست بووە لە 3 بەشی سەرەکی پێکاتوە و تاوەکو ئێستا 4 وەجبەی دەرچوونی بەشی بایۆلۆجی و 2 خولی دەرچوونی بەشی فیزیا و 2 خولی دەرچوونی بەشی کیمیامان هەیە و ئەم ساڵ بۆ ساڵی خوێنی 2019-2020 ژمارەی خوێندکارەکانمان 522 خوێندکارە و یەکێک لە گۆڕانکاری گرنگەکانی کە لە زانکۆ و لە کۆلێژی زانست ئەنجام درراوە گۆڕینی بەشی بایۆلۆجیە بۆ بەشی زانستی تاقیگەی پزیشکی. کۆلێژی زانست بۆ ماوەی 2 ساڵ دەبێت بەشی فیزیاما هەڵپساردووە و ئێستا لە قۆناغی دانان یا گۆڕین یاخود پێکەنانی بەشێکی گرنگی ترین بۆ بەشی فیزیا کە بتوانێت ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێت لە خزمەتکردنی دانیشتوان و گشت سێکتەرەکانی دەڤەرەکە. سیستەمی خوێندن لە کۆلێژی زانست بە 2 سیستەم بەڕێوە دەچێت. سیستەمێکیان تازەیە بەناوی بۆڵۆنا پرۆسێس ACTS کە سیستەمێکی پێشکەوتی وڵاتانی پێشکەوتووە لە دنیادا زانکۆی ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە ئەو بەشانەی کە ئەم سیستەمە بەڕێوە دەبن بۆ خوێندن و لە پرۆسێسی خوێندا لە زیادبووندایە. ئێمە وەکو کۆلێژی زانست ئەم پرۆسێسە ئەم سیستەمە لە زانستی تاقیگەی پزیشکی بە ماوەی 2 ساڵە جێبەجێ دەکەین و خۆشبەختانە بەشی کیمیا بۆ ساڵی خوێندنی 2019-2020 لە قۆناغی یەکەمەوە جێبەجێی کردووە. ئومێدەوارین بۆ بەشی فیزیک لە ساڵانی داهاتوو هەمان سیستەم پەیڕەو بکەین. و زمانی خوێندن لە کۆلێژی زانست لە گشت بەشەکانمان زمانی ئینگلیزیە بێجگە لەو بابەتانەی کە ڕاهەندێکی نەتەوەی نیشتیمانیان هەیە وەکو بابەتی کوردۆلۆجی و بابەتی ئەو بابەتانەی کە پێویستی بە مێژووی کوردەوە هەیە. لە ئەرکە هەرە گرنگەکانی کۆلێژی زانست ئەوەیە کە لە پای ئەو هەموو پێشکەوتنانەی کە لە بواری زانست و تەکنۆلۆژیا لە جیهاندا ڕوویداوە بتوانین بەردەستی بخەین بۆ خوێندکارانی دەڤەرەکەمان لە تاقیگەی پێشکەوتوو و لە منهەجی پێشکەوتوو کە خوێندکارانمان بتوانن ڕۆڵی گرنگیان هەبێت و بتوانن کێبڕکێ بکەن لەگەڵ دام و دەستگا و سێکتەرە زانستەکانی جیهان. هەڵبەت هەر خوێندکارێک کە دێتە کۆلێژی زانست دەتوانێت گشت پێداویستێت تەکنۆلۆژی و تاقیگەی پێشکەوتی بخاتە بەردەست بۆی بتوانێت شارەزاییەکانی خۆی و کارامەیی خۆی پێش بخات و بتوانێت خزمەتی کۆمەڵگەی خۆی بکات.